بگومان چالاکیەکان بردەوامن و لە ئێستادا لە چوارچەوەی چالاکیەکاندا لە شاری سلێمانی پرۆژەی ئارت فرۆش کە یەکێکە لە پرۆژە گرنگەکان بە تایبەتی لە شاری سلێمانی کە دەواازەیە کە بۆ بە بازارکردنی کاری هونەرمەندان بە تایبەتی هونەرمەندانی شێوەکار و لە ئێستادا ئەم پرۆژەیە پێشانگەیەکی تایبەت بۆ هونەرمەند و شێوەکار بەیانجاف لەژێر دروشمی بۆچی جەنگ دەکاتەوە. بگومان ئەم پرۆژە بە هاوکاری دامەزراوەی ڤیم لە شاری سلێمانی بەڕێواچێت و ئەمڕۆ نوێی مانگ کرایەوە و هەژدە ڕۆژیش پێشانگاکە لە نمایشکردن بەردەوامە بێ. بگومان پرۆژەی هونەری ئارت فرۆش پلاتفۆرمێکە بۆ شێوەکارانی کورد و هەروەها وەکو ئاماژەم پێکرد دەرگایەکیشە بۆ بە بازارکردنی بەرهەمی هونەرمەندانی شێوەکاری کورد و شێوەکارانیش بە هەنگاوێکی گرنگ پێناسەیەکەن. بۆ جەنگە وای وۆر و ئەم ناوی کتێبێکە و خۆی مەراسەلاتێکە نوعێکە لە مەراسەلات نامەنووسین لە بین ئاینشتاین و سیگمۆند فڕۆید و هەموو نیشاندنەکە لەبان یەکەم پرسیارێکە بۆچی جەنگ. لەم ئەگزیبیشنە من هەوڵ ئەدەم ئەو ئەتوانین بێژین ئەم پێشەنگە خۆی کشتی عیبارەیە لە چیرۆکەیەکە گەورە. ئەو چیرۆکە گەورە بە تایبەتی باسی چیرۆکەیەکەکە کورتە چیرۆکەیە لە ناوێسی و بە هەمووی من هەوڵ نادەم باس بکەم ئەو جاو ئەو سوالە ئەو پرسیارە بکەم بۆچی جەنگ، بەڵام ئەمەوێ ئەو چیرۆکانە یەکجاتر سەردی بکەم و باسی بکەم بە طریقەیە فەنی. وەکارم هاوردە لە ئەرشیفی مۆزەخانەی متحف بریتانی وەکارم هاوردە و لە ئەرشیفی شخصی خۆم و جۆرێ وەکارم هاوردە بحیث هەموو تابلۆیە ئەو هەموو ئیشێک لەمانە باسێک چیرۆکەیەکە کا بێچوو.